خزمەتکردن بەسەر ڕاستی. لەگەڵ ئەوەی کە پرسیاری بێوەڵاممان هەیە، بەڵام هەر دەبێ بەسەر ڕاستیەوە خزمەتی عیسای مەسیح بکەین تا دەگەڕێتەوە. کاتێک عیسا هات و 12 قوتابیەکانی هەڵبژارد، بێگومان یەهوزا 12 قوتابیەکانی جێهێشت، بەڵام ئەو 11 قوتابیە مانەوە. لە ڕاستیدا ئەوان تا مردنیان پرسیاری بێوەڵامیان هەبوو. ئەمەش دۆخی هەمومانە. هەمیشە پرسیاری بێوەڵاممان هەیە، بەڵام هەرچەندە ئەم پرسیارانەمان هەبێت، بەڵام پێویستە بە سەرڕاستی و دڵسۆزیەوە خزمەتی عیسای مەسیح بکەین تا دەگەڕێتەوە. دەمەوێ نمونەیەکی ڕوونکردنەوەتان بدەمێ لە ئینجیلی مەتتا. دووبارە دەچینە ناوچەی قەیسەریەی فیلیپۆس کە بە دەروازەکانی دۆزەخ ناو دەبرا. لەسەر هەمان بنەمای پێشوو کاریگەری شەیتانمان ڕوون کردەوە، ئەگەرچی لەوانەیە بیرروباوەڕی سەرەکیمان دروست بێت، بەڵام هێشتا شەیتان دەیەوێ قۆڕخمان بکات. لە خوارەوەی چیای هەرمۆن یاخود چیای شێخ کە چیایەکی بەرز و زەبەلاحە کە تا خاکە پیرۆزەکان درێژ دەبێتەوە. لە باشووریشەوە دەگاتە لوبنان و بەتایبەت سووریا. وەکو گوتمان چیای شێخ بریتیە لە چیایەکی زۆر زەبەلاح. عیسا دەیویست وانایەک فێری ئەو پیاوانە بکات، وانەیەکی زۆر گرنگیان فێر دەکات. با ئەنجیلی مەتا بکەینەوە بەشی 16 ئایەتی 21. دەتوانین ناونیشانی عیسا پێشبینینی مردنی خۆی دەکات. دابنێی بۆ ئەم بڕگا کتێبیە. مەتای مژدەبەخش دەڵێ لەو کاتەوە عیسا دەستی کرد بە ڕوونکردنەوە بۆ قوتابیەکانی کە دەبێت بچێتە ئۆرشەلیم، لەوێ بەدەستی پیران و کاهینانی باڵا و مامۆستایانی تەورات زۆر ئازار بچێژێت و بکوژرێت و لە ڕۆژی سێیەم هەستێنرێتەوە. پێشتریش بینیمان هەرچەند پەترۆسی نێردراو دانی بەوەنا کە عیسا مەسیحی کوڕی خودای زیندووە، بەڵام هێشتا بابەتی لە خازدانی عیسا و ئازارەکانی و هەستانەوەکەی تێنەگەیشت بوو. لە ڕاستیدا ئەو کاتێک بیستی عیسا باسی بابەتەکە دەکات، بەرەنگاری کرد ئەو کاتە ئامانجی عیسای شکۆدار ئەوە بوو کە پەترۆس ئامادە بکات، نەک تەنها پەترۆس، بەڵام دوو کەسی دیکە بەتایبەت یاقوب و یۆحەنا. ئەو دوو برایە کەواتە عیسا ئەو سێ قوتابیە دەباتە سەر چیاکە. با بزانین مەتای مژدەبەخش چی دەڵێت لە ئایەتی 28. ڕاستیتان پێ دەڵێم، هەندێک لەوانەی لێرە ڕاوەستاون، لێرەدا عیسای شکۆدار لەگەڵ 12 قوتابیەکە دەدوێت. هەندێک لەوانەی لێرە ڕاوەستاون، لێرەدا لەسەر ئەم تاشبەردا لە لای دەروازەکانی دۆزەخ. هەندێک لەوانەی لێرە ڕاوەستاون مردن ناچێژن هەتا کوڕی مرۆڤ نەبینن وەک پاشا دێتەوە. واتای ئەم فەرموودەیە چییە؟ دەتوانین واتای ئەم فەرموودەیە بزانین، چونکە عیسا پەترۆس و یاقوب و یۆحەنای بردە سەر چیاکە و لە بەردەمیان شێوەی گۆڕا و شکۆی خودایانی بینی لە کەسایەتی عیسای مەسیح. عیسا پێشبینی کرد چونکە پەیوەندی بەهاتنەوەی بۆ سەرزەوی دەدوا لە بەشی 16. پاشان لە پێشیان شێوەی گۆڕا، واتە لە پێش پەترۆس و یاقوب و یۆحەنا ڕووی وەک ڕۆژ دەدڕەوشایەوە، جلەکانی وەک ڕووناکی سپی هەڵگەڕان. کاتێک قسەی دەکرد، هەورێکی ڕۆشن باڵی بەسەریاندا کێشا و دەنگێک لە هەورەکەوە فەرمووی: ئەمە کوڕی خۆشەویستمە، ئەوەی پێی دڵشادم، گوێی لێ بگرن. پەترۆسی نێردراو زۆر بە پەرۆش بوو کە ئەمەی بینی و گوتی: با 3 کەپر بکەین و لێرە بمینێنەوە. لەوانەیە خوددا ڕاستەوخۆ لەگەڵ پەترۆس قسەی دەفەرموو بە واتای: ئەی پەترۆس، گوێ لە عیسا بگرە. باشە، تەنها گوێ لەوە بگرە کە عیسا دەیفەرموێت. لێرەدا شێوەی عیسا گۆڕا.
ئەم ڕووداوە تەنها تاقیکردنەوەی پەرستنی ئاسایی نەبوو. ئەم ڕووداوە گۆڕان و دەرکەوتنیەکی پەرجووی سەر سامکەر بۆ کە تیشک دەخاتە سەر هاتنی دووەمی عیسای مەسیح لە ئایندەدا، واتە گەڕانەوەی عیسای مەسیح بە هەموو کۆیەوە، کەواتە ئەو قوتابیانە عیسایان بینی پێش ئەوەی بمرن، بەو شێوەیەی کە بە هەموو شکۆیەوە دەگەڕێتەوە و بەسەر زەوی. ئەمەش ئاماژەیە بۆ ئەو فەرموودەیەی کە عیسا لەگەڵ قوتابیەکان کردی کاتێک فەرمووی هەندێک لەوانەی لێرە ڕاوەستاون مردن ناچێژن هەتا کوڕی مرۆڤ نەبینن وەک پاشا دێتەوە. کەواتە پەترۆس و یاقوب و یۆحەنا ئەو کەسانە بوون کە عیسا باسییان دەکرد. لە ڕاستیدا قوتابیەکان ئەم ڕاستیە مەزنەیان نەزانی، تەنانەت دوای مردن و هەستانەوەی عیسای مەسیح. تێنەگەیشتن عیسا چی دەکات کاتێک لە ئاسمانەوە دەگەڕێتەوە. چۆن ئەو شتە بزانین؟ با بچینە سەر ئەو چیایە کە لێوە عیسا بۆ ئاسمان بەرز بووە. قوتابیەکانیش کەوتنە گفتوگۆ لەگەڵ عیسا. ئەوە لە کردداری نێردراوان دەبینین بەشی یەکەم ئایەتی 6 تا 8. دەتوانین ناونیشانی پرسیاری بێوەڵام دابنین بۆ ئەم بڕگە کتێبیە. ئەوانەی پێکەوە کۆ ببوونەوە لێیان پرسی ئەی خاوەن شکۆ، لەم کاتەدا پاشایەتی بۆ ئیسرائیل دەگەڕێنیتەوە؟ وەکو ئەوە بن هێشتا بیر لە شانشینێکی زەمینی دەکەنەوە کە عیسا حکمی دەکات. هێشتا ناتوانن بابەتەکە تێبگەن. وەڵامی دانەوە بۆتان نییە ئەو کات و سەردەمانە بزانن کە باوک بەدەسەڵاتی خۆی دایناون، واتە ئەم پرسیارە بە وردی وەڵام نادرێتەوە، بەڵام ڕوودەدات. بەڵام دوای ئەمە عیسا پێی فەرموون بەڵام کاتێک ڕۆحی پیرۆستان دێتە سەر، هێز وەردەگرن و بۆ من دەبنە شایەت لە ئۆرشەلیم و هەموو یەهودیا و سامیرا تاک و ئەو پەڕی زەوی. جا قوتابیەکان گەڕانەوە و ڕۆحی پیرۆزیش هاتە سەریان. ئەو کات جێبەجێکردنی فەرمانە مەزنەکە دەستی پێکرد. هەموو قوتابیەکانیش وەکو بینیمان، تەنانەت پەترۆسی نێردراویش لە ماوەی ژیانیدا هێشتا هەوڵی دەدا فێربیت و تێبگات کە موژدەی ئینجیلی عیسای مەسیح بۆ هەموو جیهانە. لێرەدا نمونەیەکی ڕوونکردنەوەی زۆر جوانمان هەیە کە هەمومان پرسیاری بێوەڵاممان هەیە. ڕەنگە تا گەڕانەوەی عیسای مەسیحیش پرسیاری بێوەڵاممان هەبێت، بەڵام نابێ ئەو شتە ڕێگریمان لێ بکات کە جێبەجێکردنی فەرمانە مەزنەکەی شکۆدار و ڕزگارکەرمان عیسای مەسیح. بەشێک لە پلانی خوددا ئەوەیە کە وەڵامی هەموو پرسیارەکانمان ناداتەوە. لەگەڵ ئەوەش بینیمان قوتابیەکان گوێڕایەڵ بوون لە جێبەجێکردنی فەرمانە مەزنەکە. ئەمەش دەمانبات بۆ پرسیاری بیرکردنەوە و وەڵامدان. چۆن تاقیکردنەوەکانی پەترۆس و یاقوب و یۆحەنا کارمان تێدەکات لە سایەی هەموو ئەوەی لە کتێبی پیرۆزەوە دەیزانین تا گەڕانەوەی عیسای مەسیح. بابیر لەم پرسیارە بکەینەوە. ئێمە ئەمڕۆ زیاتر لە پەترۆس و یاقوب و یۆحەنا دەزانین پێش ئەوەی بمرن. بۆچی؟ چونکە تەواوی کتێبی پیرۆزمان هەیە. هەموو نامەکانی پەترۆسی نێردراو و پۆلسی نێردراومان هەیە. ئەم نامانەش باس لەو شتانە دەکەن کە لە ئایندەدا ڕوودەدەن، بەڵام هێشتا پرسیار هەیە وەڵام نەدراوەتەوە. هەندێک لەو پرسیارانە پرسیاری لاهوتین، هەندێکشیان پرسیاری براگماتین یاخود واقعی. نەهامتیەکانی ئادەمیزاد بەشێکن لە دۆخ یاخود ڕووداوە براگماتی یان واقعیەکان. هەندێشت هەیە لەم ژیانە ڕوودەدەن، وەڵاممان بۆیان نییە، بەڵام خوداخۆی خاوەن سەروەریە. ئێمە بە سادەیی دەبێ متمانەمان پێی هەبێت. قەشەجزین نووسەری ئەو کتێبە کە ئەم زنجیرەیە لەسەری دانراوە دەڵێت پێش ماوەیەکی کەم دوو هاوسەر منداڵەکەیان کتوپڕ لە دەستدا کە تەمەنی چەند مانگێک بوو. لەسەر جێگاکەی خەوتو بوو،
ئەوە تاقیکردنەوەیەکی زۆر سەخت بوو بۆیان. قەشەجین بەبیری دێتەوە کە دوای 2 هەفتە دیداری لەگەڵ باوکی ئەو منداڵەی کرد. ئەو مەبەستی خستیە دوای 2 هەفتە لەو ڕووداوە، چونکە کاتێک ڕووداوێک دەبێت هەموو خەڵک دەچنە سەردانی کەسوکاری مردووەکە و جوولەی زۆر ناو ئەو ماڵە دەبێت. دوای ئەوە دۆخەکە ئاسایی دەبێتەوە. کەسوکاری تەنیا دەبن و هەوڵ دەدەن تێبگەن لەوەی ڕوویدا. جا قەشەجین 2 هەفتە چاوەڕێی کرد. کاتێک چاوی بە باوکەکە کەوت، قەشەجین بەبێ دەنگ ڕاوەستا. دوای ئەوە لە باوکەکە نزیک بووەوە و باوەشی پێوە کرد و گوتی: من تێناگەم بۆ ئەوە ڕوویدا. قەشەجین هەستی کرد کە ڕاوەستانی و توانجەکەی دڵنەوایی بوو بۆ باوکەکە. لەوانەیە پێویستی بە ئاەتێک لە کتێبی پیرۆز نەبوو بێت، چونکە کتێبی پیرۆزی دەزانی. ئەوەی باوکەکە پێویستی پێبوو و هەوڵ و تێکۆشانی دەدا بۆ ئەوەی وەڵامێک بۆ پرسیارەکەی بدۆزێتەوە کە بۆچی ئەوە ڕوویدا. باوکەکە پرسیاری دەکرد کە ئایا خەتای خۆیە یان ئەوە ڕوویدا لەبەر ئەوەی شتێکی هەڵەی کردووە. بۆچی ئەوە ڕوویدا؟ ئەو پێویستی بەوە بوو بزانێت ئەوە ئاساییە و دەکرێ ڕوو بدات یان شتی دیاریکراو هەیە کە وەڵاممان بۆی نییە. دوای ئەوەی قەشەجین لەگەڵ باوکی منداڵە مردووەکە بە بێدەنگی ڕاوەستا و دوای ئەوەی بە پوختی قسەی لەگەڵ کرد، قەشەجین چیرۆکێکی بۆ گێڕایەوە کە لە ژیانیدا ڕوویدا بوو کاتێک تەمەنی 4 ساڵان بوو. خوشکێکی بچووک و زۆر جوانی هەبوو، تەمەنی 3 ساڵان بوو. قەشەجین بیری دێتەوە کە ئەو کاتە لە ماڵەوە خۆی و خوشکەکەی پێکەوە یاریان دەکرد. لە کاتی یاریکردن کەمەری خوشکەکەی لە قەراغی مێزەکەیدا و زۆر گریا. قەشەجین بیری دێتەوە چۆن دایکی هەوڵیدا ئازارەکەی کەم بکاتەوە. دوای 2 یان 3 ڕۆژ ئازاری هەبوو. دەرئەنجامی ناچار بوون بیبن بۆ نەخۆشخانە. کاتێک پزیشکەکان شوێنی لێدانەکەیان پشکنی، کەمەری زۆر بریندار بوو و گەرەگینای بوو. ئەو گەرگەرینایە بەهۆی لێدانەوەکە بوو کاتێک یاری دەکرد. قەشەجین لە بیریە کاتێک دایکی خوشکەکەی هەڵگرتە باوەشی و تەماشای دەکرد، ئەویش ئازاری دەکێشا. پزیشکەکان ئەو کاتە هەر ئەویان پێکرا تەقەڵ لە شوێنی برینە بدەن و لێ بگەڕێن بۆ مردن، چونکە ئەو کاتە ئەنتیبایۆتیکیان نەبوو وەکو ئەوەی ئەمڕۆ هەیە. ئەگەر هەیان بواە دەیانتوانی ژیانی لە مردن قورتار بکەن. کاتێک قەشەجین ئەم ڕووداوە ڕابردووەی بیر دێتەوە، وەڵامێک نادۆزێتەوە. بۆچی خوددا ڕێگەیدا بمرێت و ڕێگەی نەدا من بمرم؟ پرسیاری وا هەیە وەڵامی بۆ نادۆزینەوە تا ئەو کاتە عیسا دەگەڕێتەوە. کەواتە هەمومان ئەم پرسیارە واقعیانەمان هەیە کە بێ وەڵامن، بەڵام پرسیاری لاهوتیشمان هەیە کە بێوەڵامن. بێوەڵامیش دەمینێنەوە تا عیسا وەڵامێکمان پێدەدات. بۆ نمونە ئێمە دەزانین کە عیسا دێت و کلێسا دەڕفێنێت و لەسەر ئەم زەویە هەڵی دەگرێت. دەشزانین کە ئەم شتە لە یەکەم نامەی پۆلسی نێردراو بۆ خەڵکی کۆرنسۆس بەشی 15 ئاەتی 51 دەخوێنینەوە. ئەوە تا نهێنیەکتان پێ دەڵێم. بەشێکی ئەم نهێنیە پۆلسی نێردراو بۆمانی دەردەخات، بەڵام پرسیاری وەڵام نەدراوی دیکەش هەیە کە پەیوەندی بەم نهێنیەوە هەیە. ئەوە تا نهێنیەکەتان پێ دەڵێم. هەمومان ناخەوین، بەڵکو هەمومان دەگۆڕدرێین. لە ساتێکدا لە چاو ترۆکانێک کاتێک دوا کەڕەنا لێ دەدرێت، لەبەر ئەوەی کەڕەنا دەنگ دەداتەوە، مردووانیش بێفەوتان هەڵدەستێنرێنەوە.
ئێمەش دەگۆڕدرێین پۆلیسی نێردراو ئەمە لە یەکەم نامەکەی بۆ خەڵکی سالۆنیکی ڕوون دەکاتەوە. هەندێک لە ڕاوەکاران ناوی لێدەنێن ڕفاندنی کنیسا یاخود بەرزکردنەوەی بۆ ئاسمان پێش ئەوەی عیسا بێتەوە بۆ ئەم زەویە. ئێمە دەزانین کە ئەمە ڕوودەدات و دەشزانین لەوانەیە لە هەر ساتێک بێت، بەڵام دووبارە ئێمە وەڵامی کاتەکەی بەڕێکی نازانین، بەڵام بە سادەیی پێویستە ئێمە ئامادە بین بۆ ئەم ڕووداوە. ئەوەش خوددا پلانی بۆ داناوە. با دووبارە بنەماکە بکەینەوە. لەگەڵ ئەوەی کە پرسیاری بێوەڵاممان هەیە، بەڵام هەر دەبێ بەسەرڕاستیەوە خزمەتی عیسای مەسیح بکەین تا دەگەڕێتەوە. دەزانین کە لە چاوترۆکانێک باوەڕداران لە زەوی دەڕفێنێت.